چونکە خەرکێک خوددان ئیجارە یعنی ئیجاری پێ نادرێ نخۆشی هەیە سەبارەت بە موچە و قوتی میلەتی کورد کە بەڕاستی شتێکی ناڕەوایە کە قەومەک بە هەموو تین و تێژینەکان بێنە سەزادان بە بڕینی موچە جا طبعا هەر کەسێک یعنی سەبەبە کە بە تایبەتی عێراق یعنی هەرگلە و گازاندێکی هەبی نابی شعبی کورد بکاتە قوربانی شتێکی غەڵەتە بەعام یعنی ئێمە ئیدانەی ئەکەین بۆیە داوا ئەکەین لە هەموو لایەنەکان کە بە زووترین کات ئەو کێشەیە چارەسەر بکرێ چونکە خەرکێک خوددان ئیجارە یعنی ئیجاری پێ نادرێ نخۆشی هەیە ئیجاریان هەیە یعنی خەرکێک فەقیر و هەژارە زۆر یعنی هەموو بژێویان لەسەر ڕاتبە ئەوەش بەڕاستی یعنی ئیدانە ئەکەن شتێکی خراپە بۆ قیامەتیان و هەروەها بۆ دنیاش یعنی لە تاریخ کە میلەتێک بە تێکرایی بێتە سەزادان شتێکی خراپە و ئیدانەیان ئەکەین تو الظلم ظلمات يوم القيامة يعني براستي هر كسك ظلمي بك خوار روجا قيامتي دي سزا دا ظلمش هر اوانيتو كسك بكو جزاري وهي كشنكا برسي كرنيا طبعا او النخوش وهي علاجي بناهي تكرين يعني فقير وهي إجاري بنادريتن كس وهي نخوش علاجي بناهي تكرين قناحك لستو شيء او كسي كقوتي او ملة أبري